کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان لە بەلاغی کۆتایی خۆیدا جەختی لەو بنەمایە کردوتەوە کە پێویستە خەڵکی کوردستان خاوەنی حکومڕانیەکی شەفاف و دادگەرانە بێت. هەرەوەشە دەبێتە زامنی مافی هاوڵاتی بوون و چەسپاندنی ئازادیەکان، بەبێ ئەوانەش کۆمەڵگە مەحاڵە گەشە بکات و بەرەو پێشەوە بچێت. خەڵکی کوردستان شایستەی سیستمێکی حکومڕانی شەفاف و دادگەرانەیە. لە خاڵی یەکەمی بەلاغی کۆتایی کۆنگرەدا هاتووە خەڵکی کوردستان شایستەی سیستمێکی حکومڕانی شەفاف و دادگەرانەیە کە هاوڵاتی بوون پێوەری ئەرک و مافەکانی بێت. ئەگەر سەرنجی سێدەی ڕابردووی هەرێمەکەمان بدەین، گەورەترین کێشەی گەلی کوردستانەوەیە کە دەسەڵاتداران نەک هەرڕێگر بوون لە دانانی بناغی دەوڵەتداری و بەدامەزراوەیی کردنی بنەماکانی حکومڕانی بۆ ئەوەی دەوڵەت بۆ هەمووان بێت و حیزبیش لە ژێر سایی یاساکانی دەوڵەتدا شەرعیەت لە جەماوەر وەربگرێ، بەڵکو هەر لە بناغەدا حیزبی خاوەنی شەریەتی شۆڕژگێڕی بڕواوی ئیرادەیەوەی نەبووە حکومڕانیەکی لەو شێوەیە لە وڵاتەکەدا بچەسپێ، بەوەش ڕێز و کەرامەتی هاوڵاتیانی پشتگوێ خستووە، بۆیە هەر بانگەشەیەکی دیموکراسی بوون و مافی مرۆڤ و پێوەری هاوڵاتی بوونی خستۆتە ژێر پرسیار و لە ماناو نێوەڕۆکی خۆی خاڵی کردوتەوە. لە خاڵێکی دیکەدا بەلاغی کۆتایی جەخت لەوە کاتەوە کە ئازادی بەهایەکی گەورەیە و دیاری خوددایە بۆ مرۆڤ و بە هەموو شێوێکدا کۆچی لێەکەین و دژی بەرتەسکردنەوەی ئازادیە سیاسی و مەدەنی و ڕۆژنامەوانیەکانین. لەم سەردەمەدا بەهای ئازادی هەمەلایەنەی مرۆڤ وەکو بنەمایەکی سەرەکی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ کۆمەڵگەی مرۆڤایەتی خستۆتە بەردەمی ئەزموونێکی نوێ، گەرچی لە دوای جەنگی دووهەمی جیهانیەوە پاراستنی سنووری وڵاتان کرایە بنەمای ڕێزگرتنی قەوارەی وڵاتانی جیهان، بەو پاساوەش زۆربەی وڵاتانی دیکتاتۆر لە جیهاندا خواستە ئازادی خوازیەکانیان سەرکوت دەکرد. بەڵام لەم سەردەمەدا ئەو سنوورانە کاڵ بوونەتەوە و بنەمای سەروەری وڵاتان لە ڕێزگرتنیانە لە ئازادیە سیاسی و مەدەنی و ڕۆژنامەوانیەکان. تەنانەت زۆر وڵات لەسەر پێشەلکاری مافەکانی مرۆڤ لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە سەرکۆناکرێن و هەندێ جاریش سزای ئابووری و سیاسیان دەخرێتە سەر. مەخابن هەرێمی کوردستان لە ماوەی حکومڕانی حیزبایەتیدا نەیتوانی ڕێز لەو بەها جیهانی مرۆڤ بگرێ کە خوددا بە دیاری پێی داوە، بەڵام ستەمکاران لەو بەهرەیە بێبەشیەکەن لە کاتێکدا کوردستان پێگەی نێودەوڵەتی بێهێزە و بەشێکە لە وڵاتێکی پڕ لە شکستی وەکو عێراق بۆ خۆشی بۆ تەمیوانێکی هەمیشەیی راپۆرتی پێشەلکاریەکانی مافی مرۆڤ و ساڵانەش دۆسێکەی ئەستوورترە بێ بە پێچەوانەی ئەو خەونە ئەفسانەیەی کە پێشتر دەسەڵاتداران هەیان بوو لەوەدا کە جیهانی ئازادی یارمەتیان بدا بۆ گێزانەوەی ئازادیەکانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دیکتاتۆر لێدراوی خۆرەڵاتی ناوەڕاست. بۆ پێی هەرێم بۆتە مێرجی دیموکراسی ڕاستەقینە و پارێزەری مافی مرۆڤ و مافی ڕۆژنامەنووسان کە ئێستا کەس ئاوات بەو حاڵەی ناخوازێ.